بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە لەگەڵتانم. دەی نۆی هەموو ساڵێک بە ڕۆژی بەرەنگاربوونەوەی خۆکوشتن لە جیهاندا ناسراوە. لە ئێستادا لە هەرێمی کوردستان دیاردەی کوشتن و خۆکوشتن لە برەوی زۆردایە. ئەویش هۆکار گەلی زۆر هەن کەوا دەکەن کەسێک بگاتە ئەو پەڕی ناومێدی و پەناب بە بۆ خۆ لە ناوبردن و خۆکوشتن، زۆرجاریش کوشتنی کەسی بەرامبەر. ئاینی پیرۆزی ئیسلام کە ئێمە لە سەدا 90 ئەوەندەی خەڵکی هەرێمی کوردستان مسلمانن چۆن ڕێگە چارەی داناوە لە بابەتی خۆکوشتن و ئایا بربەستەکان لە ئاینی پیرۆزی ئیسلام بۆی کەسێک پەنا دەباتە بەرخۆکوشتن چین، دواتر کەسێک کە دەگاتە ئەو پەڕی ناومێدی لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن دەتوانێت ئەو بابەتە چارەسەر بکرا و کەسێک بگەڕێتەوە ڕێزکەی تایبەتی خۆی وەکو ژیانی ئاسایی خۆی بژوێ. هاوکات زانستی کۆمەڵناسی چۆن پێناسی خۆکوشتن دەکات، کەسێک کە دەگاتە ئەو پەڕی ناومێدی لەو زانستەدا چۆن چارەسەر کراوە و لە هەرێمی کوردستاندا تا چەندە لە سیستەمی پەروەردە یاخود بەگشتی حکومەتی هەرێمی کوردستان برەوی بەو بابەتە داوەوە پشتگیری ئەو کەسانەی کردووە کە لەو بابەتی کۆمەڵناسیە کار دەکەن و دەست و پەنجەیان نەرمە بۆی بتوان ئەوانەی کە بە جۆرێک لە جۆرەکان پەنا دەبەنە بەر خۆکوشتن چارەسەری دەرونی یاخود ئەو شێوازەی کە لەو زانستەدایە چارەسەری پێ بکرێت. ئەو بابەتەی من کە لە پایتەختەوەیە لەگەڵ زۆر بەڕێزان بانخوازی ئاینی ئیسلامی مامۆستا نامی قەنارەیی و مامۆستا جەمال هەورامی کۆمەڵناس تاوتوێ دەکەم. بەخێراتتان دەکەم، زۆر بەخێر بن بۆ بەرنامەی لە پایتەختەوە. مامۆستا بە ئێمە لەوە دەست پێ بکەین ئاینی پیرۆزی ئیسلام چۆن بەگشتی پێناسەی مرۆڤی کردووە یاخود بەهای مرۆڤ لەو ئاینەدا لەکوێدایە؟ بسم الله الرحمن الرحيم وبه نستعين وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. دەستخۆشی دەکەین دەکات و ساتەشی ئاوا لەگە ڕووداوێکی بزەبت ڕۆژدا کە بەڕووبوونەوەی خۆکوشتنە کە ئەو بابەتە و باسە باز دەکرێتون و دەخرێتە بەرجۆی بینەران و مسلمانان کە جێی خۆیەتی باخێکی گرنگی و گرنگتریشی پێ بدرێتن. دیارەگە تەمەشا بکەین تێڕوانینی ئیسلام لە بۆ مرۆڤ وخۆت سەنجی مرۆڤ لە نەڤەریاتی ئیسلامدا بریتە لەوەی کە ئەو مرۆڤانە لە ناو هەموو بوونەوەرەکانی خوای گەورە گەورەترین بوونەوەرن. غەیری مرۆڤ لە بوونە هەرچی بوونەوەرە یعنی هەرچی مەخلوقاتە خوای گەورە دروستی کردێ بۆ خزمەتی مرۆڤی دروست کردووە. یعنی هەرچی بوونەوەرەکانی تکێ هێخسیتێ بەردەستی مرۆڤ تەسخیری کردووە. سەخەرە لەکم ما فی السەماوات وما فی الأرض ئەو بۆ ئینسانەکان بۆ هەرچی خەڵکێکی تاچی ناو کۆمەلگایەکی هەر شوێن هەرجەیەکە بە ئیسلام و بە غەیری ئیسلامەوە. ئەم جار تەمەشا دەکەین لەگەڵ ئەوەشدا کە دایتێ بەردەستیەوەی تاک و عەقڵ و شارەزای و ژیری خۆی پێ بەکار بینیتن لەوەی سوودی لێ وەربگرێتن لەو هەموو بوونەوەرەی کە لە بۆی دروست کردووە و فەراهەمی کردووە و لە خزمەتی داناوە. و لە پاشای ئەوەشدا کە مرۆڤ هاتۆتە سەر دنیا لۆ ئەوەی کار و کردەوە هەڵسوکەوتەکانی چاکترینیان ئەنجام بداتن بۆ ئەوەی پێی سەرکەوتو و سەرفراز بێ هەم لە ژیانی دنیای و هەم لە ژیانی دواڕۆژیدا. و دیارە خوای پەروەردگاریشە ئینسانەکانی هەلوێ کە باز دەکاتن لە نەبوونەوە هیناتە بوون پاشان دامرێت و ژیانژێنیتەوە بۆ ئەوەیە کە ئەو مەسافەیەش بۆ تاقیکردنەوەی ئەو کارکردو هەڵسوکەوتانەیە کە مرۆڤ دەیکا لەبەر ئەوەی هەندە پێگەی گەورەی داوەتە مرۆڤ ئەوەندە کافیە کە خوای گەورە دەفەرمێەوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەمە واتە سوێن بەخوا سوێن بە ذاتی خۆی دەخوا کە ئیجاب ناکە خوای سوێن خۆ بەڵام بۆ تەکیدە و بۆ تەعظیمە بۆ ئەوەی کە بزانێ ئینسان مرۆڤەکان بەنی ئادەم نەک هەر مسلمان و ئیمانداران بەس ئومەتی پێ ساسەلەم هەرچی بەنی ئادەمە وەچەی ئادەمە ئێمە سوێن بخوا زۆر ڕێزمان لێگرتووە لە وەچەی ئادەم و حەمەلناه فی البەر والبەحر. ئەم جاروە هەڵمان گرتوونە لە وشکایی و لە زەویدا هەرچی ئەسباباتی گەیاندون و ڕۆیشتون و هاتوون و چوون و پێویستی و لە خۆراک و لە دابینکردنی مەسائیلی سیناعی و هەر شتێکی پیشەیە هەیە هەمووی تەسخیر کردێ لە بۆ ئەو ئینسانەیدا وەڕزەقناهم من الطیبات. اینجا تەماشا دەکەی هەرچی شتی پاک و خاوێنە خوای پەروەردگار هێناویەتێ سەر ڕووی زەوی لە ئاسمان و ڕووی دەبارێنێتە بە باران بۆی دەچێنی دەژێ ئەوە هەمووی لە بەخاتری ئەو ئینسانەیە لە بخاتری ئەو مرۆڤەیە کە توێگەی چەندە گەورەیە. ئەو جەهات ئەوەندەش نا وخلقنا وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا. تماشى سبحانه
ڕێز و فەزل و گەورەی پلە و پایکی وەهاشماندایتێ بەرزمان کردوتەوە بەسەر زۆرینەی لە بوونەوەرەکانی خۆماندا لە دروستکراوەکانی خۆماندا. ئەمە پێگەی مرۆڤە لە ئیسلامدا و تێڕوانی ئیسلام بۆ چاوێکی ئاوا گەورە تەماشای دەکات. ئەمە تێڕوانینی ئیسلامە لە ڕوانگەی ئاەت و حەدیث و بە فعلی پێگەکەی مرۆڤە بەگشتی. کاریگەری ئەو تەوژم و ئەو ڕێزکە و ڕێبازانەی کە بەم دوایانە لەسەر مرۆڤ لە پێناو زۆرجار لە پێناسەی ئادیا و ئادیۆلۆژیەکان لەوە هاتووە کە مرۆڤ سەنتەر بێ. یعنی چەندە زەرری داوە لەو پێگە گرنگەی کە لێنێو ئاینی پیرۆزی ئیسلام بۆ مرۆڤەکان دیاری کراوە. ئەوان طبعاً حتمما ئامانجێکی تایبەتیان هەیە لەژێر ئەو ناوە بریقەدارانە، ئەویش بریتیە بۆ عەبداەتیکردنی ئەوانە لە بۆ خوان و بەرنامەکە و ئامانج و میساڵن ئەو شتانەی کە هەیتیان بۆ خزمەتکاریەتیکردنی ئەو مرۆڤەی کە خوا ئەو ڕێزە گەورەی لێنە و ئەوان گچکەی دەکەنەوە بەڵکوم و ئەوان دێن مافی پێ دەخۆ مافی پێشێت دەکەن هیچ ئەو شتانەی کە باسی دەکەن نەواقعدا نایبینی لەگەڵیاندا. بەڵێ لە هەندێک شوێن و جێگادا تاکە لەوانەیە هەندێک خاڵ ببینین، بەڵام لە هەندێک خاڵی دیکەی سلبیاتی زۆر جاری لێکەوتۆتەوە بە حکمی ئەوەی لەژێر ئەو ناو دروشمە لە زۆر شت ئەو مرۆڤە لە سەنجیدا کەم بۆتەوە، لە ڕێزیدا گچکە بۆتەوە، لە مافیدا لێی خوراوە. یعنی لە مافی ئازادیدا دەڵێ، لە مافی خوێندنیدا دەڵێ، لە مافی دامەزراندنیدا دەڵێ، لە مافی هەر شتێکیدا دەڵێ. یعنی شتێکە تەنانەت کەلیمەیەکە دەگوترێتن و وەکو سەرزارەچی بەبێ کردار. باش دەگەڕێم و خزمەت مامۆستا جەمال هەورانی دووبارە بەخێر. زۆر سپاس. لە ڕوانگەی زانستی کۆمەڵناسی پێناسەی مرۆڤ و دواتری شکۆی مرۆڤ چۆن پێناسەکرا؟ دەست خۆش بێ، زۆر سپاس بۆ دەرفەتە، سپاس بۆ مامۆستاشی بەڕێزیش. مەسەلەی شکۆی مرۆڤ و مەسەلەی زانستی کۆمەڵایەتیەکان بەگشتی هەمووی لە تەوەرەکە تەوەری ئینسانە و تەوەری مرۆڤ و کە بوونەوەر و کاینێکی کۆمەڵایەتیە بە تەنیا ناتوانێت بژیت پێویستی بەوانی ترە، بە تەنیا ناکامڵە بۆ ئەوەی کە ژیان و سووڕی ژیانی بە کوشتی بەردەوام بێت پێویستی بەوەیە کە لەگەڵ جەمعا بژی کاینێکی کۆمەڵایەتی. ئەمە کورتەی پێناسەکەی ئەوە کە معزەز و مکەڕەمە پێویستە ڕێزی لێ بگیرە و بەڵام ناشتوانێت بە تەنیا بژی و کاینێکی کۆمەڵایەتیە. ئەمە کورتی پێناسی کۆمەڵاسی بۆ مرۆڤ. لە ئێستادا ئەو زانستە بۆتە ئەوەی کە بۆ منە کەسێک پەنا دەباتە بەر خۆکوشتن لەو پەڕی ناومێدی بتوانێت چارەسەری بکە؟ مەسەلەی خۆکوشتن تەڵان لە دێر زمانەوە کە باس کرا و مرۆڤەکان پەنایان بۆ بردووە و ئامرازێک بە جۆرێک لە ژێرەکان گرتویانەتە بەر کۆمەڵناسی. طبعاً ئەو مەسادرانەی کە زۆر هەنزانەکان باسەکەن، بەڵام ئەوانەی کە بە تایبەت باسییانەکەن دوو بەشن، بەشێکیان دەرونیەکانن، زانە دەروناسیەکانن، ئەوانەی کە ئەسباب و هۆکاری ئەگوێڕنەوە بۆ خۆت، ینی کەسەکە خۆیەتی خۆی سەبەبی خۆیەتی، بەشێکی ئەیگەڕنەوە بۆ ژینگەکە و دەوروبەری و کایە کۆمەڵایەتەکەی بەگشتی کە لە دەوروبەرێتی و خۆشی بەتەنیانیان، ینی بەتەنیا خۆی نیە. بۆیە تەنیا ئامرازێکی نەفسی نیە، چۆن زانای دەرونناسی ئەڵێ ئەو کەسی کە خۆی ئەکوژێ ئەمە بەتاڵ کراوەتەوە لە خۆشەویستی، هیچ شتێک خۆشەویستی تیان نیە. پێچەوانەکەی زانە کۆمەڵناسەکان و لەسەروی هەمووشیانە و دۆڕکایم کە کتێبی هەیە تابەت بە خۆکوشتن کە باسەکە ئەو پێناسەیەکی تری پێناسی خۆی هەیە، تەقسیم بەندی و تەصنیفی خۆی هەیە کە مەسائلی خۆکوشتنەکان چۆنن. دۆڕکان پێی وایە مەسەلەی خۆکوشتن یعنی ئەو عملیەیە ئەو پرۆسەیە کە کەسی قوربانی ئەیگرێتە بەر بە ئاگاداری، ینی ئاگای لە خۆیەتی بە عەمدەن دەیگرێتە بەر بەرنامەی بۆ دائەنێ، ینی ڕێگا ئەگرێتە بەر بۆی بگاتە ئامانجەکەی و ئاگاداری نەتیجەکەیشی ئەژزانێک کە ئەگاتە چی، ینی نەتیجەکەی چیە. ئەمە لەلای ئەو ئەمە پێناسی خۆکوشتنە کاتێک کاسێک ئەگەر ئاگای لە خۆی بێت ئەژزانێ ئاگاداری نەتیجەکەشێتی کە ئەیگاتێ، ئەمە پێناسەیەکی کورتە کە لەلای ئەو ئەیگرێ. بەستر هۆکارەکانی ئەو تەصنیفی ئەکا کە خۆکوشتن چەند جۆری هەیە، هۆکارەکان چین، چۆن ئەبێ ڕێی لێ بگیرێ، ئەمە با بڵێن بمێنە باشارێتە بڵێن. پرسیارەتی لەو بارە دەکەم. مامۆستا بێگومان لە ئاینی پیرۆزی ئیسلام کۆمەڵێک بربەست، کۆمەڵێک ئاگادارکردنەوە و تەحزیرات دانراوە بۆ کەسێک کە پەنا دەباتە بەر خۆکوشتن. ئەوانە بە پلەبەندی چۆنە لە ئاینی پیرۆزی ئیسلام؟ بەڵێ دیارە پێشی هەموو شتێک خوای پەروەردگار پێغەمبەرانی خۆی ناردووە، پێغەمبەرانی ناردووە سەڵات و سەلامی خوایان لەسەر بێت تاک و ئەو منهەج و ئەو تەوجیهاتانەی ئاسمان کە لەلایەن خوای ڕەب العالەمینەوە کە هاتوۆتە خزمەت پێغەمبەرانەوە سەڵات و سەلامی خوایان لێ بیتن بۆی ئەو خەڵکانە ئاگدار بکەنەوە لە باش و لە خراپدا، لە شتی چاک و لە شتی ناڕێکدا، هەتاکو بژین بە شێوازێکی
منظم ومرتب وشێوازێک کەوا دوور بێ لە فەوضا دیارە چەندین بربەستیشی داناوە ئیسلام بۆ ئەوەی کە چۆن هانی دەدا و چەند شتێکی داناوەکو و پاپشتی و هەندان دە بۆ چاکردن بە هەمان شێوەز هەندێک قەدەغەکرا هەندێک بربەستی داناوە لۆ ڕێگرتن نە خراپەکردن ئەمانەش دیارە هەروەکو چۆن تەمەشا دەکەین لە دنیا وە لە قیامەتێش بربەستی دانا بۆ هەردوو یعنی هەردووشتی سزا و عقوباتی داناوە بۆ ئەو کەسە چونکە ژیان ئازادە لە بۆ ئینسان کە بژیتن بە کەیفی خۆی چۆن دەژیتن بەپێی ئەو سنووری شریعەتی خوای گەورە کە لە بۆی دانا لە سنووری ئازادیەکە چون نابی تێپەڕی سەر حیسابی خەڵک بێ بەڵام کاتێک تەمەشا دەکەی لە قورئان دەخوای کە پەروەردگار پاشەوی پێغەمبەرانی ناردووە قورئانی ناردووە ئەو قورئانی ناردووە پرۆگرامە بەرنامەیە منهەجی ژیانە لەو منهەجەشدا ئەمجە باسی کردووە یەک لەوانە کە تەحریمی قەتلی کردووە کە باس ئەکات ولا تقتلوا أنفسكم جارێ خۆتان مەکوژن بەڵێ ولا تلقوا بأيديكم إلى التهلكة بەدەستی خۆتان لەناو مەبەن ئەوە دەربارەی خۆ کوشتن کەسێک کە خۆی دەکوژێ خوای گەورە نەهی لێکردی نەهیەکەش دۆ تەحریمە واتە ئەوە یەکەمین بربەست ڕێدانە لە جێی تێدا فەرمێ ئین الله بكم رحیمە خوای گەورە زۆر بەڕەحمە لە بۆ ئێوە یعنی تۆ پەنا مەبەر لە بۆ کوشتن لەسەر حرام کراوە یەکەمیشت نەهی لێ دەکاتن ڕێگری لێ دەکات بەوەی کە ئاگاداری کە تەحزیری دەکات سەرکەشی دەگرێتەوە بۆ منە کەسێک کە دڵنیایە سەرکەشێک بکە بە ئاڕاستەی مردن دەڕوە خۆکوشتن دەڕوە بۆ نمونە کەسێک ئەوەندە سیارە بەسەر ڕۆی لێ دەخڕێ دەبێتە مای لە ناوبردنی خۆی ئەوەش ئەو بابەتی لە تەهلوکە دەگرێتەوە هەمووی دەگرێت تەهلوکە دەگرێتەوە هەر شتێک بچێتە بابی ئەوەی دوو جۆرە یان ئەو تێ ڕاستە و خۆیە بە عەمدەن دەکرێت یان ئەو تێ ناڕاستە و خۆیە بە هەڵە دەکرێت ئەوەی ڕاستە و خۆی عەمدەن بەنیەتەوە بۆی دەچێتن خۆ کوشتنە چ خەڵک کوشتنە هەندێکی دیکە هەیە یعنی گوێ پێنەدانە ئیهمالیکردنە دەبتە هۆکاری ئەویش بە هەمان شێواز ئەندازەی هەیە حدودی خۆی هەیە لەو حدودەی تێپەڕێندرێتن کە چ ئەوەی لە شەرع جێ ببێتەوە ئەوەی چ ئیستینباط بکرێت لە ئەحکامی شەرعدا وەکو مەسەلەی تیژڕەوی میسانە چۆیدا کە میساوی دیاری کراوە دەبێتە قاتیل نەفس بە هەمان شێوەز گونەحبار دەبێت بەڵام وەکو گوناح و تاوانی ئەو کەسە نییە کە بە شتێکی باتیل خۆ دەکوژێ بەڵام ئەو نیەتەی نییە خۆ بکوژێ بەڵام بە نەزانی ئیشەکە دەکا تاوانبار دەبێت بە ئەندازەوەی کە ئیهمالی کرێ پابەندی پێوە نەکرێەوە جا بربەستی دیکەی تەمەشا خوای گەورە فەرمێ یا ئەیها الذین آمنوا كتب عليكم القصاص ئەی باوەڕداران ئەی ئیمانداران فەرز کرا نووسرا لەسەر ئێوە تۆڵەسەندنەوە فیل قەتلا لە کەسێک بەناحەق کەسێک بکوژێت تۆڵەسەندنەوە دانراوە ئەو تۆڵەسەندنەوە بۆ چییە ئەو گەورەترین بربەست و ڕێگرە بزانی کەسێک بەناحەق کەسێکی بکوژی حەقی کوشتنەوەی دەبێتن لە حکم و عەدالەتی شریعەتی خوای پەروەردگار حتا بەیانی کردووە الحر بالحر والعبد بالعبد والأنثى بالأنثى يعني ئازاد بە ئازاد بەندە بە بەندە مێینە بە مێینە حتى باسي أوش دكات نخواي پروردگار فمن عفي له من أخيه شيء فاتباع بالمعروف كسيش أما ليرى برين أويك قتل عمد دكات مثالا قصاصي لبو داندرعه لو داندرعه بلام ذكري لقر أوش دا حقي داوته صاحبي خينك ولي برين خوينك صاحبي دمك كسكي عفوك شيء يعني بشك لخوينك نكهمي لخوينك ذا وأداء إليه بإحسان وداوش أكل لكسكي بكوش كبجواني حقكي أدابك بيداك وكي ذلك التخفيف من ربكم والرحمة أما سكرنيك لها خواي پروردگارا لو أوانا فمن اعتدى بعد ذلك فله عذاب عظيم باشي أم صلحة باشي أم خويندانا كسك دزريجيبك أما سزاچي بإيشي لبوهية أما جديسان بربستش تيك إشارة بيدك أماجي بيدك کەسێک دەستدرێژی بکاتن تعادای حدود بکاتن لەو حدودێکە خوای گەورە دیاری کردێ لە تۆڵەسەندنەوە ئەوە ئەو کاتەی عەزابشی بێشی عەفوەن جا وەلەکم فی القیصاص حەیات یا ئولی الئەلباب ئەوەی مەشهەدەمان بەسمان باسکەین ئەوەیە لە تۆڵەسەندنەوە ژیان هەیە لە بۆنگۆ چونکە ئەگەر بێت و بربەستێک نەبێ هەر کەسێک بێ کەسێکی بکوژێ و بە دوو قسە و بە دوو سوڵحان و بە دوو ماوسە و دوو حاجی بچی عەفوو بکرێ و ئەوە بێ یعنی ئەو کاتە هیچ شتێک نامینێتن لەوەی ئینسانەکان پارێزراوی جیان بابەتەی کە تایبەت بوو بۆ نمونە خۆکوشتن کەسێک کە ئەو بربەستانەی نەزانی یاخود ئەو بربەستانەی لا ڕوون بوو پەنا دەباتە بەر خۆکوشتن کە موسڵمانیشە حتما پەنا دەبرتە بە خۆکوشتن لەوانێت چوە موسڵمانە بەڵام تێنەگەیشتووە لە ئیسلام فەهمی ئیسلامی نییە چونکە کەسێک ئەگەر مسلمان بێت تەواو تەسلیمی بەرنامەکەی خوای گەورە بێت تەواو تەسلیمی فەرمانی خوای گەورە بێت تەوەکل لەسەر خوای گەورە بکە ئەگەر
ئەمر بە معروف و نەهی لە منکەڕەکە بکە لەسەر نەفسی خۆیدا پەنا بەرە کوشتن نابێ بەڵام ئەو کەسەی پەنا دەبا بۆ کوشتن کەسێکە کە ئەسڵەن بە حەق خوای نەناسیوە و بە فەهمی ئیسلامی نەکردووە بەڵکم بگرێتەوە کولیشی لەسەر خوای گەورە نەکردووە لە ژیاندا چونکە حتمما لە خۆکوشتنەکەی لە هۆکارەکان بەدەر دەکەوێت هۆکاری خۆکوشتنەکەی چییە؟ یعنی لاوازی ئیمانە لانی ڕوحی لە دەستدانە وێرانیە ناخی ڕووخاوە هیچی بەڵام ئەگەر پابند بێ بە ئیسلام تەبیعەتی وایە بە پەیڕۆکەرانی یعنی کەسێکی عزیز دروست دەکاتن کەسێکی ورە بەرز دروست دەکە هیمەت العالی پێدەبەخشێ کەسێکی پەروەردە دەکات تەوەکل لەسەر خوای گەورە دەکات کەسێک پەروەردە دەکات تەقوا دەکاتن خۆی دەپارێزتن بۆ خوای گەورە دەفەرمێ وەلەکم فی القیصاص حیاة یا ئولی الألباب لعلکم تتقون بەڕاستی کە تۆڵەسەندنەوە لە تۆڵەسەندنەوە ژیان هەیە بۆ ئێوە ئەی هۆشمەندان لۆ ئەوی کە ببن بە کەسێکی پارێزگار کە بووی بە پارێزگار یعنی چی پارێزکار یعنی خۆ دەپارێزی لەو سنووری خوا داینە نایبەزێنێ نەخۆ دەکوژێ نەخەڵک دەکوژێتن بەڵام کە تەقوای نەبوو خۆ سنوورەکانی خوای پەروەردگار نەپاراست ئەو کاتە ئەو نەفسەی کۆنتڕۆلی دەکات بەسەر لانی ڕوحی و ئیمانیەکەی لایەنە مادیەکەی وەی لێ دەکاتن کە هەڵی پێ بکە غەڵەتی پێ بکە تووشی قەتلی باش ئەمەش بربەستە شتێ بربەستی دیکەش زۆرن کە وەکو عقوباتی بۆ داناوە کە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام کە باس ئەکاتن دەفەرمێ كل ذنب عسى الله أن يغفره إلا من مات مشركا أو مؤمنا قتل مؤمنا متعمدا كزناب تفرمود إيمان دار خوي دكوجي بالي نخوي دكوجي زارو إيمان داريش دكوجيتن ئیمانی هەیە بەڵام ترکو گوتمان کە تێنەگەیشت ئیسلام پێغەمبەر دەفەرمێ هەموو گوناح و تاوانێک ومێدم وایە خوای گەورە لێی خۆش بێ ئیلا مەگەر کەسێک بە شیرکەوە بمرێ لەسەر شیرک بمرێ تۆبەی نەکە لە شیرکە بە شیرکەوە بمرێتن ئەوە خوا لێی خۆش نابێت چون ئین الله لا یغفر أن یشرک شیئا یعنی خوا لە کەسێک خۆش نابێت کە شیرک بکە ويغفر ما دون ذلك لمن يشاء لغير يغناح خوش به زافروي بيوصل يان ايماندار كسچي ايماندار بنا حق بكوجيتن بعمدن بدس ينقص اما بربستك ويبترسي بزانه يانش بينس عقوبه لو دادني كذا ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم زانا ما زور اشتشي مهمه هر كسك ايماندارچي بكوجيتن بعمدا متعمدا سزاكي بريتي جهنم وغضب الله وخا غضبي ليقرتها ولعنه ولعنتي ليكردوا واعد له ولو ما ذكروا عذابا اليما يعني عذاب جويش اما بربست له اوي بيروكراني اسلام كخو بباريز ندور بقرن لقزي خو كشتن يان لخلقشن زعفا اجر اخر حديث باز بكين درباري اوي كخو كشتن بربستي هي يعني بلي بيغمر صلى الله عليه وسلم من قتل نفسه بشيء عذب به يوم القيامة هر كسك لدنيا بس خو بكوجي لروجي قيامتيش بهما أما تسيا بربستك دروزك بو أم كسب بترسي لوي أم كارنك أم كار قيزانا هو بربستك لبيناوي جياني مروف لبيناوي باراستني جياني مروفا لبيناوي باراستني حرمتي إنسان كوا بشتيشي سادة وساكار نروت شو بيغمر صلى الله عليه وسلم من تردى من جبل فقتل نفسه فهو في نار جهنم يتردى خالدا مخلدا فيها هر كسك سرشاخي كو خوي برداتو يان بأسنك بتسكك بهر آلتك أمراضك بوشتن خوي بكوشي بجهر بي بخوسوتان بك أفرتان إستابوشي وز خود بكوشن أو عذابتي أجا بحلالي بزاني بي كافريش دبي أو قتلي خوي بحلال بزاني هبي الإسلام دست دري حتى لاقي زانم دبيتو هم روجش بتسو خوي بكوشي بوي خود بكوشي تو لأنه جهنم لستسيت سف شاخة خوي تهر داو دكوشي أجهر دخوا بأسن خود بكوشي خود دستوينتو بهماشي وستمش أو بربستانا بوي داندرا وباسكرا والعقوبات الدنيا والقيامة بو ئەوەی هێتا ببێتە ڕێگریەک بۆ کەسی ئیماندار دوور بێتن بەڕاستی لەم شتە مەترسیدار و لەو ترسناکدار باش ماوەستە زەمان بێگومان بەشێکی زۆری زانستەکانیش بە زانستی کۆمەڵناسیەوەش بەشێک لە بنەماکانیان لە ئاینەکان بە تایبەتی ئێمە باسی هەرێمی کوردستانەکانی لە ئاینی پیرۆزی ئیسلام ڕەنگە وەرگیرابن ئەم عقوبانەی کە بۆ نمونە مامۆستا تەحزیراتان و ڕێگریانە باسی کرد کەسێک کە موسڵمانە ئەو دی و قیامەتی لێ دیار بێ کە ئەمە ئامانجوونەتی زەکەیت کە خۆی بکوژێ بەڵام ئایا لە دنیادا لە ڕووی ئەو زانستیەوە چۆن بربەست دروست کراوە بۆی کەسێک نەگاتە ئەو پەڕینا ئومێدی و خۆی بکوژێ دەست خۆش بێ طبعا کۆمەڵناسی کاتێک کە ئەڵێ مەسەلەن کاتی باسی دیاردەیەک دەکا یان دیاردەیەک کە ئیتر بۆتە باو زۆر شتێکە دووبارە ئەبێتەوە هەیە و پێویستە قسەی لەسەر بکرێ مەسەلەی خۆکوشتنیش کە بۆتە دیاردە ئەسبابەکانی وتێتی ئەمە هۆکارەکانیەتی بەڵێ جا ئەو کاری بەوە نییە بڵێ ئەمە لە دنیا ئەمە کرە مەسەن تۆ ئەڵێ ئەتوانی ئەم بربەستانە لە ئاینە پەیانکەی یان لە شتەکانی تری کۆمەلگا
ئەو بەگشتی باسەکە کە مامۆسا ئاماژەی بە زۆر شتی جواندا بۆ نمونە کاتێک کە یاسا هەبێت قانونەکان هەبێت کە لە شریعەتە دقەکانمان هەیە ڕێگرن لە بەردەم ئەو حاڵەتە دروستبوونی ئەو حاڵەتانە بەڵام لە یەکێک لەو هۆکارانەی کە ئەبێتە هۆی خۆکوشتن ئەوەیە کە شیرازی کۆمەڵایەتی ینی یاساکان قانونەکان یان نەماوەنیان هەڵوەشاونەتەوە لاوازن کاتێک ئەو حاڵەتە ڕوودا ئەسبابی جاری ئەو هۆکارە هۆکاری سەرەکی و ڕئیسیە لە دنیای مۆدرنا بۆ ئێستا ئەم دنیا پێشکەوتنی کە ئێستا هەیە هۆکاری ڕئیسیەکەی ئەوەیە کە قانونەکان یان لاوازن یان نین باشە ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستان بنمونە وەرگرین بۆ نمونە کەسێک کە پەنای بردەوتە بەرخۆکوشتن دەتوانین بڵێن یاسایەکان بە شێوازێکن یاخود ژینگەی سیاسی بە شێوازێکە کابرا ناچارە ینی خۆ پەنا باتە بەرخۆکوشتن زۆریش لەبارە ینی بۆ زۆرێک لەبارە تەواو مەسەلەکە چییە چۆن ماوسە بە یەک مەخ ئاماژەی پێدە مەسەلەی ڕاستە و خۆکوشتن و کەسێک کە ناڕاستە خۆ لە زانستی کۆمەڵناسیاڵێ ڕاستەخۆ بوون کەسێک کە گولەیەک بەخۆیەوە ئەنی و یەکسەر بەرنامە ڕژێکی دانا و نەتیجەکەی ئەزانی و یەکسەر کۆتایی بەخۆیان و دیارە لە لای ئەنجامەکەی چیان کەسێکی تر ئەمە بەکار ئەهێنێ بۆی بگاتە ئامانجێک ینی یان ئەوتە ینی بەباشی بەرنامەی بۆ دانە ناوە بۆی نەتیجەی نابێ مەسەلەن خۆی فرێداتە خوارەوە شوێنێکی ئەشکەکەوێتین خۆی ئاگر لە خۆی بەرەدا خۆ ئەمە ڕاستەخۆنی وەکو گولەکە بە مروری زەمن وای داناوە بە جۆرێک فریای بکەن و نەجات پیاکە ینی خۆی بەرنامەی داناوە کە قوتاری بێت ینی ڕزگاری بێت هیچی لێ نێت یان ئەوەتە بەباشی نەی پێکاوە نەتیجەکەی گرنگەوەی نەجاتی ئەبێت جا کاتێک کە ئەمانە ئەوەی کە ڕۆیشتۆ نەجاتی نەبوو ئەڕوا خۆ کەس نەماوە لێ پرسێت تۆ لەبەر چی وات کرد کەسیش نازانێت با بڵێن بەڵام وەختێک کە باسی ژینگەکە ئەەکەی لێ کۆتۆ لە ژینگەکە ئەوانەی کە نەجاتیان بووە تەماشا ئەەکەی بەشێکی لەوانەوە کە مەبەستیان بۆ بە فعلی کۆتایی بە ژیانی خۆیانەی کە هەن بۆ نمونە لە هەرێمی کوردستان زیاتری لە دەوری چیدا خۆی دەبینێتەوە کاتێک کە ئەم تاکە ینی فشارەکانی کۆمەڵگە بۆ نمونە یەکێک شکەبەی تەمە نیشانەی هەن نیشانەیشت هەن بۆ بوون بۆ گەنجان بۆ ئەوانە کۆمەلگەیەک بۆ کۆمەلگەیەکی تریش جیاوازیەکەیە کاتێک گەنجەکان پەنا ئەبەنە بەرەوە نیشانەکان یانەیە بۆ نمونە ئەگەر زانیت کەسێک بە تەمای خۆکوشتنە بۆ نمونە ئەگەر باز بکە خۆ بەو ئاسانی نایە بەزاریان کاتێک کە ئامۆژگاریەکەی تۆ لەوانەیە بە ئاەتێک مامۆستا بە ئاەتێک ئەو بە حەدیثێک ئەویتر بە ئامۆژگارێکی تری کۆمەڵایەتی ئەویتر دەڵێ وەرە بە مەسەلەن ئەگەر کوڕێک بێت دەڵێ وەرە ژنێکت بۆ دێنین ئەویتر دەڵێ مەسەن سارێک و یاد ئەنێرمە خارج وعد بێ یان کچەکە دەڵێ داد دەمەزرێنین ینی تەماشا ئەەکەی فەراغەکەی هەمووی بە جۆرگ لە جۆرەکان ئەم کەسە کەوتێتە حاڵەتێکی گۆشەگیری و تەنیاییەوە و داما و دابڕاوە لە کۆمەلگا بە جۆرێک کە دابڕاوە لە کۆمەلگە هۆکارە یعنی بۆ نمونە تونترین سزای کە بەشەر بۆ بەشەر دای ئەنێ کە دای ئەبڕێنەوە نیە لە زیندانە دای ئەنێ ئەمە ینی بێتامترین با بڵین ئەوە ئیزعاجترین شتە کە بۆ بەشەر هەیە کاتێک بە تەنیا گۆشەگیریەکەی لە شوێنەکە تۆ بۆ نییە پەیوەندی بە هیچ کەسەوە بکەی بڕۆرە ئەو ژوورە ئەمە سزایە بۆ ینی وەختی کەواتە بزانە وەختێک کە لە دنیاشە ئەسوڕێتەوە لە نامانە بە جۆرێک کەوتتە ناو ئەو گۆشەگیریە و ئەو زیندانەوە بۆ خۆی دابڕاوە کە دابڕاوە ئەو فەراغانەی هەیە یەکێک بە هینە وعی ئاینەکان ئەو فەراغی بۆ پڕەبێتەوە ئەیهێنیتەوە ناو کۆمەلگا یەکێک بە علم و معریفە و زانست یەکێکی تر بە ئامۆژگارێکی دایک و باوەسە زمان زۆر جار بەشێکی زۆری ئەوانەی کە بۆ نمونە لە ئافرەتان پەنا دەبەن بەر خۆ سووتاندن یاخود خۆکوشتن یان لە گەنجان ڕەنگە بەشێکمان پێماوا بێ ئەوانە لە ڕووی خوێندەواریەوە بۆ نمونە وەرگرتنی بڕوانامە لە ناوەندەکانی خوێندن سوود بە نەبن بەڵام زۆر جان لە ساڵانە بۆ نمونە کەسێک قوتایی پۆلی 12 ئامادەیە ئەنجامەکەی وەردەگرێتەوە و دەبینی پەنا دەباتە بەرخۆکشتن ئەوە پەیوەندی بەوە هەیە کەسێک لە ڕووی خوێندەواریەوە ئاستێکی و کەسێکی نەخوێندەوارە بە خوێنەواری و نەخوێنەواریەکە وەکو شەهادە نابەز وەکو وعی کۆمەڵایەتی کەسێک کە هۆشیارە ئەزانێت چی لە پاش مردنەکەی ئەگەر بۆ نمونە مسلمان بێ وەکو مامۆستا هەڕەشەکانی شەریعەت چۆنە ئەمە ئەگەر هۆشیارە خۆمەش خاوەن شەهادە لەوانەیە نەبێت بەڵام وەکو ئەوەی کە هیچ ئامار و توێژینەوەیەکم پێشک نەهاتووە بڵێ کاکە ئەمە لەبەرەوەی کە دەرنەچۆ یان فڵانە دەرەجەی نهێناوە چۆ گولەیەکی ناوە بخۆیەوە یعنی ئەگەر هەبن ینی ئەگەر ینی گومانە ئەگەریش هەبن تەماشا بکە ئەوەندە ڕێژەکە کەمە ئەوەندە ڕێژەکە هۆکارەکەی ئەوەیە کە دەرەجە کەم یان ڕێژەکان زۆر کەمن ئەگە بەدانە هەبێت بەڵام کەواتە هۆکاری تر هەن ژینگەکەی تر و دابڕانەکەیەتی و هۆکاری تر هەیە نەگوڵێک یەکێک کە دەرەجەی نهێنا بەڵام ئەگە تۆ بڕۆی خۆ نەتیجە بزانی
ئەزانی با بڵێن دنیا کۆتایی نەهاتەوە بەڵام عادەتەن بۆ گەنجان و بۆ قوتابیان و ئەوانەی کە خوێندکاران کە تووشی ئەم حاڵەتانە ئەبن سەبەبی ڕئیسیەکەی تەجروبەیان نییە ئەزمونیان نییە وا ئەزانێت ئەم گرفتەی کە ڕوبەڕووی بووەتەوە ئیتر تا ئاخری یەخەی گرتووە تەواو نابێ نازانێت کە بۆ نمونە وەکو با بڵێن ئێمە ماناوەکو مامۆستا و کە عومری کردووە ئەزانێت کە ئەمەش ئەڕوا ئەوە هەر ماوەیەکی تر لە بیرتە چێ یان ئەو ڕێگەیە بگرە بەر ئەوە شتێ ئەپەڕێ و عیلاجەکرێ ئەو لەبەر بێت تەجروبەیەکەی خۆی وازانێ ئەم مشکلەکە یەخەی گرتووە ئیتر تەواو ئەوە ئاخیرەکەیت و ئەیدا بە عەرزا بۆ باشە مامۆستا لەو بابەتیان بۆ نمونە کەسێک کە لە خێزانێک خۆی کوشتووە داک و باوکی بدوێنە باز لەوە دەکە کە هیچ نیشانەیەکی نەبوو ئەسڵم باسی ئەوەی نەکردووە بەیانی بە ئیسراحەت لە خەو هەستایە بۆ نمونە لۆت باز دەکە کە کەسێکی ئاساییە دواتر دەبینین نەتیجەکەی لەوە دەرچووە کە خۆی کوشتووە کەواتە ئەرچی چیە لە سەرەتادا ڕێگری بکا لەوەی کەسێک پەنا باتە بەرخۆ کوشتن کاتێک کە حاڵەتێکی وا ڕوئەدا جا لە ناو بۆ نمونە تەلەبەیە گەنجێک لە ناو پۆلەکە یان کەسێک لە ئەندامی خێزانێکە حاڵەتێکی وا ڕووی داوە ئەبێ یعنی طبعا لەو دەمەی بڕۆیتە بەدەمیەوە بڵێ ئەرێ هۆکارەکەی چی بوو کابرا لە عاتفی کوڕێکی خۆی کوشتووە لەو جەوی فکریەی کە مساعید نییە خۆ پێت ناڵێ ئەو حاڵەتانێ بۆیە تۆزێک نامەنتیقیە کە هەر کەسێک و کەناڵێک برچێتە بەردەم کابرا بڵێ ئەرێ باشە کوڕەکەتان بۆ خۆی کوشت خۆ ئەگەر حاڵەتێکی کۆمەڵایەتیشە بێ لەبەر عرفی کۆمەڵایەتی و کۆمەلگە خۆ لەوانەیە پێت نەڵێ بۆیە یعنی قسەی منطقی تێدانی وەکو زانستی بەڵام ئەکرێ چی بکرێ بۆ منە لە پۆلێکە کە حاڵەتێکی وا ڕوئەدا ئەبێ زۆر بە هەستیارانەتر ئیدارە و مدیر و مامۆستا و هەمووی مەکتەبەکە بە جوانی ڕفتار لەگەڵ ئەوانی ترا بکەن نەوەک بیکەنە قودوە و بەرنامە ئەوانیش چاوی لێ بکەن چونکە گەنجە تەجروبەی نییە نەکا وەکو ئامرازێک بەکاری بهێنن و سەرکەوتوو بنتیایە نەک سەرکەوتوو نەبن یعنی بە سەرکەوتوی ئیشەکەیان جێبەجێ بکەن نەوەک بیکەنە وەسیلەیەک بۆی بگەنە ئامانجەکەی خۆیان چونکە ئەو حاڵەتانە هەیە کابرا چۆتە سەر هینێک بۆ نمونە ینی لە تەنز ینی بەشێ و کۆمێدی و تەنز هەندێک شت هەیە ئەنووسری هەرچەندە خراپن برەو پێدانیان لە قەیدی نوکتە و شتیشە ئەڵێ کابرا خۆی چۆتە شوێنێکی بەرزایی دەیەوێت خۆی بکوژە و ڕاوەستاوە مەسەن ئەگەر ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان بین دەڵێ جا بۆ ڕاوەستاوی خۆ فرێدە بڵێ یعنی وەهانی دەی خۆی فرێدا یعنی ئەمە لەوانەیە چوو بێتە ئەوە بەکار بهێنێ بۆی بگاتە نەتیجەکەی بگاتە ئامانجەکەی شتێکی پێویستە ئەگەر یەکێک بڕوا بزانێت تی بگەێنێ و ئامانجەکەی بۆ بێنێتەجی خۆ یەتە خوارەوە ئێمە دواتر دێنە سەر سیستەمی پەروەردە کە بێگومان بەڕێستان هەل لە نێو سیستەمەکەدان ڕەنگە شارزایی باشتان هەبێت مامۆستا کەمێک باسی حکمی کوشتن و خۆکوشتنمان کرد بەڵام ببینە سەر بابەتی ئەوەی هۆکارەکان کە مرۆڤێک پەنا باتە بەر کوشتن و کوشتنی کەسی بەرامبەر لە چیدا دەبینینەوە بە تایبەتی لە ئاینی پیرۆزی ئیسلام بەڵێ دیارە ئەگەر تەمەشا بکەین هۆکارەکان هەر بە واقع لە وڵاتی خۆمان کە باز بکەین دەیبینین و دەیخوێنین و دەیبیستین هۆکارەکان یەکجار زۆرن هەندێک هۆکار پەیوەندیدارن و متعلقن بە هۆکاری ئاینیەوە هەندێک هۆکار پەیوەندیدارن بە هۆکاری ڕانیاری و سیاسیەوە هەندێک هۆکار پەیوەندی بە مەسایلی ئابووری و اقتصادیە هەندێک هۆکاریش پێوەندی بەلایەنی کۆمەڵایەتی و اجتیماعیە جاگەر تەمەشا بکەین هۆکاری یەکەم کەەوە برین نقطەی ڕئیسیە و ئەسڵە لە بۆ ئەو قەزیە بریتێ لە هۆکاری ئاینی ئەویش خودی تاکەکە لاوازی ئیمانی و باوەڕی و وەلایانی ڕوحی لاوازبوونی کەسێکی میسەن لە لایەنی ئیمان و ڕوحی پەیوەندی لە مابینی خۆی خوای سارد و سوڕە واجباتەکان ئەدا ناکاتن نوێژەکان ناکاتن زیگ ناکەوێتەوە لە جومعان زیگ ناکەوێتەوە لە مەجلیسی میسان پیاوچاکان و زانان یەک لەوانە ئەوە هۆکارەکە لایەنی ڕوحی ئیمانەکەی کە لاوازە بێهێزە و هەروەها دەکرێ برێنە لە هۆکاری ئاینەکەی لێنەگەڕان و بربەس دروستکردن لە بینینی ڕۆلی مزگەوت مزگەوت ڕۆلێکی زۆر تایبەتی و گرنگ و گەورەی هەیە هەر لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕابگرە تا ئەو کاتێک حکومی ئیسلام بووە مزگەوت گەورەترین مەدرسە بووە لە بۆ ئاراستەکردنی ئەم خەڵکە بە ئاقارێکی باش و پەسەند و ڕێک و بەرز بوونەوە و تێگەیشتن و پێگەیشتن هەتاکو مزگەوت کە ڕۆڵی هەبووە ئەو شتانە زۆر کەم کە زۆر زار بەناڕەوە بازەوە دەکەن ئەو کەسانی کە لە مزگەوتون کەسانی تونندڕە و لادەر لە کۆمەلگا دروست دەکەن کە پێچوانەوە ئێستا لە واقعدا ئەو شتە پێچەوانە بووە ئەوانەی کە لە مزگەوتن لە ئاراستەی کۆمەلگا بە دروستی دەڕۆن
ماسە خەنجە هەر بۆ خۆشیان دەزانن ئەو میسانن لایەنە پەیوەندیدارانەی کەوا ژمێریاریان دەکەن یعنی ئیحسایان دەکەن ئیحسایان دەکەنە هەمی قاتیلەکان هەمی مەقتولەکان ئەوەی خەڵک دەکوژێ ئەوەی خۆی دەکوژێ یعنی بە خۆشیان چاک دەزان تەمەشا دەکەن زۆرینەی ئەو کەسانن کە یعنی لایەنی ئیمانی و ڕوحیان زۆر زەعیفە زۆر لاوازە دوورن لە پەیامی ئیسلام و تێگەیشتن لە ئیسلام و لە مزگەوت ئەکثەریان خەڵکێکن ئی خارجی مزگەوتن پەروەردەی دەرەی مزگەوتن چکە پەروەردە زۆر دەوریەکە باس دەکەین دوێ یان ڕێگرتن لە خودی لادانی ئەو مامۆستایە هەشیار و هۆشیار کەروانەی خەڵک بەڕاستی لە مزگەوتەکان یعنی هەندێک مامۆستایە کاریگەریەکی یەکجار زۆر گەورە هەیە لەسەر کۆمەلگا لەسەر شاری وەکو هەولێر و شاری سلێمان و شار دۆم ئەتو دێ ئەوانە لا دەدەی ئەوانە دوور دێخیەوە لە کۆمەلگاش ئیتر چ دەکات دوور دەکەوێتەوە لە شوێنی هۆشیاربوونەوە تێگەیشتن ئەمە ناڵی ڕێزمان هەیە لە زۆر شوێنی دیکە مامۆستایان دەوری ڕئیسیان دیتووە سەرچیان دیتووە توانیتیان یعنی کاریگەریەکی زۆریان هەبێتن لەسەر هەشیارکردنەوەی خەڵک لەو ڕوویدا بەڵام لەگەر ئەوەشدا کۆمەڵێک لە مامۆستایانی چ برین ئەم کوردستانی کە لا دەدرێن ئەوە هۆکارێکی دیکەیە بەڕاستی یعنی خەڵک کەمتر لە حاڵی بێ لە دینی خۆی لە پەیامی ئیسلام کە تووشی سەدان گومڕایی و سەر لێ شێوایی دەبی نەتیجەکەی بە خراپە و خراپەکاری بە قەتل و خۆکوشتن و کوشتنی خەڵکدا کۆتا ئەنجام دەبێت دووەمین برین هۆکار لە بەشی ئاینەکەی بریتە لە زالبوونی لایەنی مادی بەسەر لایەنی ڕۆحیەوە یان بەنەمانی قەناعەت و ڕازی نەبوون بە بەشی خۆی ینی زۆر کەسێکەیە بڕۆ لێی پرسیار کە زیاتی شکر و حەمدی خوای بکە بەس ناشکری دەکات ئەمەش بەڕاستی هەڵەیەکی دیکەیە زۆر جار لە ڕازی نەبوون بە بەشی خۆی نەبوونی قەناعەت وەزابوونی لایەنی مادیەت و دنیا بەسەر لایەنی ئاخیرەت و ڕۆحی وای لێ دەکا پەنا بۆ کوشتن بباتن ئەو حاڵەتەش زۆرە و هەروەها کاریگەریەکی دیکەی مەسەلەی ئیعلامی تەماشا دەکەین زۆر لە کەناڵەکان مامۆستا لەگەر ڕوح احتراماتمە چەند کەناڵێکی لێ بێدەری لەو کوردستانی کاوانەی کە فەهمی ئیسلام بڵاو دەکەن و خزمەتی ئیسلامەکەن و یان بانگراوندێکی دینی و ئیسلامیان پێوە دیارە بەعام ئەو جە هەرچی هەنیان بێتن ئەوانەی لێ بستە دەرێ باقی دی ئەوان لەگەر ڕێز و احتراماتم هەندێک شتیان نەبێ باشە دەنا زۆرینیان خراپە بە تایبەت ئەوانەی کە ئەو فلیمە دۆبلاش کراوانە لێ دەدەن ئەو تەمسیلە دۆبلاش کراوانە لەوانەیە لی پرسیار بکەی بڵێ احتیمالی هەیە من دەمێ لەلایەنی کۆمەڵایەتی بەڕێی فلیمەوە چارەسەری بکەم بڵێ لەوانەیە لە خاڵەشی چارەسەری دەکات بەڵام لە دە خاڵیدا ژەهری تێدەکات لە دە خاڵیدا وێرانی دەکات لە دە خاڵی کاوری دەکات لە خاڵیدا ئینحرافی پێ دەکات لە دە خاڵیدا ئەو خێزانی لێ کردەوە شێن تۆ بارێک هەمووی تووشی فەوتان و ماڵوێرانی دەکات ئەمەی مەسلەی ڕاگەاندن دەورێکی زۆری هەیە چۆ ڕاگەاندن ئیجابێتی هەیە و سلبێتی هەیە جا ئەگە بەلانی ئیجابێتەکەی دابڕوە ئەوە فەنیعمەوە بیها خەڵک ئاسوودە دەبێ بەختەوەر دەبێ شارەزاد دەبێ زانا دەبێ بڕ ئەو یابان کاتی خۆی تەمەشا ئێستا کوشتنی ئیحسایاتێک بکەی لە هەموو دنیا لەوەی پێشیجا چەند ساڵێک یابان و ئەڵمانیا دەرەجەیەکن لە خۆ کوشتنی خەڵکیدا بەڵام ئیعلام وەی کرد یابان زیاتر ڕوو لە خەڵک لە سیناعەت و لەوە بکە ئێستا شتی یابانی بەرەو پێشوە دەڵەیەک لە سەرۆک وەزیرەکانی هات زیاتر برەویدا بە ئەوەی ئیعلام لە هەندێک بواری دەتوانی بەقەدەر ئەوەندەی خۆی توانای خۆی چاکسازیش تێدا بکە خەڵک لەو وەزعی نەجاتدا تێیدا هەیە تا ئێستاش کوشتنی زۆری تێدایە بەڵام دەورێکی یەکجار کاریگەریشی زۆری هەیە دەربارەی ئیعلام لەسەر مەسەلەی هەشیارکردنەوەی خەڵک لەسەر مەسەلەی بەرەو ئاڕاستە بردننی باشی خەڵک و بە هەمان شێوازیش ئەگەر بە دەوری خۆی و بە دەورێکی ئەخلاقی و ڕسەنایەتی و هەز بە مەسئولیەت هەڵنەستا ئەو کاتەی خەڵک بە ئاقارەکیدا دەباتن لە ڕێی فلیم و تەمسیلە دۆبلاشکراوەکاندا کەەوە چاولێکەری دروست ببێت و خاڵەکی دیکە لاسایکردنەوەی ڕۆژ ئاواییەکان ئەویش چ لە ڕێی فلیمەکان و چ لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان تەمەشا دەکەی خەڵکێکێ وا دەزانێتن بە کۆتایهێنانی خۆی بە کوشتنی خۆی دەگاتە خۆشی لە ناڕەحەتی و لە ژان و ئێشەکانی دنیا کۆتادێ ژنێک خۆی دەسوێنێ گەنجە خۆی دەخنچێنێ بە هەر شێوازێک بێیان بە ئامرازی کوشتن بێ و ئەزانێتن ئیتر نەجاتی دەبێت لە ناڕەحەتیەکان لە ناخۆشیەکان جاگەر بێت تەمەشا بکەوت وتمان لە پاشی خۆ کوشتنەکەی ئەو جە ناڕەحەتی وێش و ژانەکان زیاتر دەست بێت کە ئەو ژانەی دنیا هیچ نییە لە چاوژانی ئەوەی کە تو خۆت دەکوژی خۆت دەکەیە قاتیلی نەفسی خۆت جاگە خارجتە نەبوونی پرۆگرامێکی پەروەردەی تربیە یعنی ئێستا مە بەداخۆ جێمان لی دەبی وەزارەت و تربیە و تعلیم پەروەردە ئەو جە فێرکردن ئەمەگە پەروەردە نەبوو فێرکردن چییە فێرکردن هەر فێرکردنەکەش بە تەواتی نییە نەبوونی پرۆگرام نەبوونی منهەجێ من لە مالیزیا دەخوێنم باوەڕ کە مامۆستای بەڕزیانی لە ڕەوضەی لە باخچەی ساوایاندا
ئیش لە سەلایانی ئەخلاقی ئەو منداڵە دەکرێت لە سەلایانی وەتەنیەتی ئەو منداڵی دەکرێت لە سەلایانی سەقافەتی ئەو منداڵە دەکرێت لە سەلایانی علمی ئەو منداڵە دەکرێت لە سەلایانی معرفەتی ئەو منداڵە دەکرێت لە سەلایانی ئیجتیماعی ئەو منداڵە دەکرێت لە سەلایانی عیلاقاتی ئەو منداڵە دەکرێت لە سەلایانی سیاسی ئەو منداڵە دەکرێت لە سەلایانی عیبادەت و عقائیدیدا دەکرێت تەماشا وڵاتێکی وەکی مالیزیە کە 175 مسلمان ئێرە 100 بەحساب 95 مسلمانە لەوێن دەرێت لە منداڵیڕە لە دەستنوێ شۆردن لە مەسەلەی برایەتی لە خۆشویستن لە ڕق لێ نەبوونەوە یعنی هەر بخۆی ناو جامیعەکەی ئێمە چەندین برامان هەیە خەڵکی و کوردستانی عائیلەی لێ منداڵەکەی لە ڕەوزەیە یعنی تەماشا دەکەی فێری محەبەت و برایەتی لە ڕەوزەیە باوەڕکاندی یەکێکی گەورە قسەم دەکات گفتوگۆم لەگەڵ کردو دواندیتم یعنی ئەو هۆشیاری لەو ڕەوزەی لە مەسەلەی پەروەردەدا هەیە لە چ جێک نییە فێری دەکا ئەسماء الله الحسنى ئەو محەبەتە ئەو خۆشەویستی نێوان کۆمەلگا ئەو محەبەت ئەو ڕەبت دروستنە مابینی بەندەکان لەگەر خوازە لەشن وە دەکاتن کە تەجاوز حدودی نەئی خۆی بکات نەئی خەڵک بکاتن یعنی باوکەی جێت لە هۆڕنی نابێتن ئەوە چ پەروەردەیە کە دروست بووە یعنی لە خوێندنێدا مەسەلەی هاتوچیان فێر دەکەن هاتچۆ قەزەی مروریان فێر دەکەن لە ڕەوزەی ڕادەست پێ بکە لە ئیبتیدایی ڕامتۆسیدا هەر هەمووی تێدایە باش ینی تەماشا دەکەی سوبحان الله جا عفوان ئەوە مەسەلەی قەزەی پرۆگرام و پەروەردەی ئەوانە کە زۆر بمە خاڵەکی دیکە ئوستاز ئەگەر مەوڵەت هەر هەبوونی نائەدالەتی لەو وڵاتەیدا بوونی جیاوازیەکی زۆر لە نێوان خەڵکدا پێشیلکاردێکی یەکجار مافی خەڵکدا دانەمەزراندنی ئەو خوش و براگەنجانەمان میسانن کە یعنی هیوا بڕکردنی خەڵک بێئومێدکردنی خەڵک وای لەو خەڵکە کردووە یعنی زۆر زار پەنا بۆ بەرخۆ کوشتن ببە بەرە چوونە دەرێ بە ئەگەر خۆش نەکوژێ خۆی لە ئاوی ئیجەب دەلێ خۆی بە کوشتن بدا بە هات و نەهاتێکی دا بڕواتن یان دەردەچم یان تێدەچم خوا حیف و مخابن نییە گەنجی ئەو وڵاتی لە زیاتی بکرێتە تاقە و قووەت و هێزێک بۆ پاراستنی وڵات و نیشتیمان و عقیدە و بیر و باوری ئەو میلەتە نەک بکرێتە قوربانی ماسیەکانی ناوڕووبات ئەمە دەبینی ئەو قەزیانە ناعەدالەتی و ئەو زوڵم و ئەو ستەمانی کە هەیە دەبتە ماوی خەڵاتر چارەسەرەکە بۆ ئێمە زۆر گرنگە بە تایبەتی لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام مامۆستا جەمال مامۆستا دەخاڵی بە نمونە بە واقع کە لە مالیزیا دیوێتی باس کردە ئێمە ئێستا بین ئەگەر بێت و ڕەوشی پەروەردە لە هەرێمی کوردستان وەگرین کە زۆر جار بابەتی خۆکوشتن دەبرێتەوە سەر لایانی پەروەردەیی بۆ من لەو دوایانی ئاخری تەنها برە درایە بەوەی ئەو قوتابخانەیەکی ئینگلیزیە زمانی ئینگلیزی فێری منداڵەکانمان دەکات بوارەکانی کە هەموو فەرامۆش کراوە چۆن دەتوانین لە ڕێی پەروەردەوە ئەو سیستەمە وا دروست بکەینەوە کە کەسێ گەنجێک پەنا نەباتە بەرخۆ کوشتن دەست بێ پێش هەموو شتێک فەزاگشتەکەی کە هەنێنی هەر چوارچەوەی پێکهاتەی کۆمەلگاکەمان ئەعلام پانتاییەکی زۆری داگیر کردووە لە زەین و فکری تاک بە تاک و کۆمەلگەکانە کۆمەلگە هەمووی تەماشا ئەەکەی ئەوەی کە خەتەریاتی ئەعلامە مامۆستا بەشێکی باس کرد بەس گرنگە کڕۆکەکەی ئەوەی ڕوئیە و ئارەزوەکانی خەڵک بەرز ئەکەنەوە بەبێ ئەوەی هەبن ئەوەی بیانگەیتێ ینی ئاوامان لێدێ دەگەینە ئەوێ بەو شێوازەمان لێدێ ینی لە ئەعلامە و لەسەر تەلەڤیزیۆنەکان تەماشا بکە وڵات چۆنە کە دیتە دەرەوەش چۆن چۆنیە یەک وەختی تۆ بەهەشت نیشان منە دەی کاتێک کە ئەچم جەهەنەمە ینی ئەم نائومێدیە ینی هێندەی تر پشتی ئەم خەڵکە و ئەم کۆمەلگە و خەڵکی شکاندووە ینی ئەوە خەتەرترین شتێتی کە بەگشتی ئەعلام ڕوئیە و خەونی خەڵکەکە بەرزەکاتەوە کە واژ نییە شتەکە ینی زۆر دوورە دەگوتراک دەیکەینە دووبەی و یعنی تۆ بە نمونەیەکی بچووک بێڵین بێنن هەریەکەو بە مناڵەکەی خۆمان بڵین کوڕم ئەگەر تۆ بۆ نمونە دەرچویت من ینی مناڵەکە بڵێن لە ئیبتیداییە سیارەیەکی ئاخر مۆدیلی مەسەن ڕەژۆڤەرد بۆ کڕم ئێخۆن شتی وا ممکن نییە خۆ بۆ ئەوی ناکڕی لەوانەیە هەر نەشتوانی بیکڕی بۆ خۆشت پێت ناکڕێ تۆ کە ئەم خەونە و هەستا جارێک نەبوو دوان نەبوو سیان نەبوو هەموو ڕۆژە هەر شتی جوان و خەیاڵایت پیشاندا و شتەکەش نەبوو پێی نەگەیشت ئەمە نائومێد دەبێت ینی پشتت تێەکە نائومێد دەبێت جا لە هەموو کایەکانی ترا تەماشاکەی هەر ڕۆیەک تەماشاکەی بەرەو بە هیوای ینی گەیشتە بنبەست بێ هیوایە ئەوەی کە گەیشتە ینی ئەوەی کە هەمووان بە جۆرێک لە چوارچەوەکەی خۆمانە گەیشتی نەبن بەس و هەندێکی کە توانی هەڵات وڵاتی بەجێهێشت ئیتر لە نەتیجەی نەعەدالەتیەکە و تەڵەن نەعەدالەتی و ئینتیما بۆ خاک وڵات و نیشتیمان و خەڵکەکەی بەچی دروستە بێ کاتێک کە دابشکاری اقتصاد عەدالەتی تیانە بێ ئۆتۆماتیکیان بێ ئینتیمایش دروستە بێ ئەوە هەر هاوکێشن جا کۆی گشتی کۆمەلگەکەش
پرۆسەیەکی ینی بەیەکەوە بەسراوینێتەوە ئەمە نیە بڵین یەکێکیان با نەبێ کاکە تۆ لەو ینی کۆی کۆمەلگەکە کۆی کەشتیەکە کونی تێبووە شکاوە بەسەر یەکە بە پەروەردە بە تەنیا هین ناکرێت بە تەنیا بە پەروەردە کۆ ناکرێتەوە پینە ناکرێت یعنی چۆن خێزان هەیە پەروەردە هەیە کۆمەلگە هەیە بازاڕە اقتصاد هەیە سیاست هەیە ئالام هەیە ئەبێ ئەمانە هەمووی یەک پارچە و یەک دەست بەو معنایە لە دەستی یەک کەس باشە لە ڕووی پەروەردەی یەکەوە توانای ئێمە ناممکنە کە بتوانین چارەسەری بدۆزینەوە ناممکنیەکەی چییە؟ من توێژەری کۆمەڵایەتیم لە قوتابخانە کاتێک کە ئەچمە ژوورەوە بۆ قوتابیان ینی ڕوویەکی جوان ینی هەرچی ئامۆژگاری تەجروبەی خۆتی پێ ئەڵێ شتی پێ ئەڵێ یعنی هەمووی جاری وایە تەماشا فکر لە قسەکەی خۆمە کۆمە دەڵێم وانە ئەو شتەی من دەیڵێم لە بەرەوەی ساعاتێکی تر دوای من ئێتە دەرەوەی مەکتەبەکە شتەکە هەر میان قوتابەکە پێت پێ ئەەکەنێ ئەزانێ وانە شتەکە ئەمن ئەڵم تەماشا بکە مەسەڵەن ڕێی خوێندن بگرە بەر باشە بە کوریانی مولەخەص ڕفتارت بە ئاوا بێ و ئابۆ شەوازە بێ باشە تەماشاکە پێ دەکەنە دەڵێ دەرێ بۆ ئەوەی کە ڕێی خوێنیگرتە بەوە هەموو لە کوچە کۆڵانەکان و ینی چیان بۆ بەچی ئەزانێ ئەگەر ڕێی واستەکاری و حیزبی بوون و کۆمەڵی شتی تر بگرێتە بەر نەتیجەکەی زۆر باشترە لەوەی کە ینی لە واقع لە ئەسڵەکە وایە حقیقەتەکەەوە ئەبینین وایە بۆ ئەمە نییە بەس من لەوێ من هەر بڵێم ساڕێژی کەم و هەردوای سەعاتەکەی هیچ تەسیری نەبێ مەسەلەن قسەکە ئەمە کێشەکەی ئەگینا پەروەردە چۆن مامۆستا باسی کردەبێت لە بنەڕەتەوە پیاچی بەڵام کێشەی ئەم سیاسیانەی ئێمە کە ڕەسی ئەم هەموو مەشاکیلانن کێشەی ئەمەی ئێمە وا ئەزانن موقەتن تا ئێستا قەنەعەتیان بەخۆیان نەهێناوە کە بابەردەوام بن تا ئێستا پێیان وایە بە کاتی لێرە ڕۆژێک دەبێت کێشەکە بە گرفت وەرنە گیراوە تا ئێستا لەبەرچی لەبەرەوەی خۆیانیان پێم وەقەتە لێرە دەبێت ڕۆژێک لە ڕۆژان ئەوەندەیان چاندووە دەزان ڕۆژێک لەژان دەبێت هەڵبێن یعنی ئەمە لە قەوسێکات جوان فکر لێ بکەوە ڕۆژێک لەژان قەناعەتمان دەبێت هەڵبێن یان لەبەرەوەی ئەزانن چیان کردووە ئەگەر ئەو قەناعەتیان وا بواە کە هەڵنێن و خراپیان نەکردایە 27 ساڵە ئێستا جیلێکیان ئەتوانی چۆن لە ڕەوزەوە دەستی پێ کردووە بە مەحەبەت و خۆشەویستیەوە پەروەردەیان بکردایە ئێستا چەند گەنجی 27 ساڵ هەیە هەموو دەبوونە پشتیوانیان و پشتگیریان دەکرد و کەس حەدی نەبوو نوکتەیەکشان لەسەر بڵێ کەس حەدینە بۆ ئەنزیمەکە هەموو شیواوە بەسەریە کاتەماشاکەی چ جیلێک هاتۆتە پێشەوە کە پشتیوانیان بکات و ینی ئیلا طبعا قەزێکە گە تەسکەکرێتەوە ئەوە لە بەرەی خۆمە و لە حیزبی خۆم و لەلایانی خۆمە وێ پشگیری دەکەم ما باقی تر ئەگەر نوری چاوم بێ ئەگەر دەستی بە پەردە ڕەشەی کەعبەوە بێ زەڕبی سفری دەکەم ئەنجا بەڵام ئەگەر ئەم جیلە چەند 27 ساڵی هەیە ئەگەر پەرۆدە بکرایان چەند 20 ساڵی هەیە ئەگەر ئێستا بەڕێوە بۆیان بۆ پشتیوانی خۆیان و بە مرتاحی دەژیان و لە ناو خەڵکی شابوون بەڵام چونکە خۆیانیان بۆ موقت زانیوە نەیانتوانی تەسیر لەسەر ئێستاش درەنگ نییە ئێستاش ئەم جیلەی باشە مادام درەنگنیە من کاتم کەم ماوە بابینە سەر چارەسەر کە زۆر گرنگە ئێمە گرفتەکانمان هەم ئەوەی مامۆستا کەڕوونی کردەوە هەم زەنابیشت لە ڕووی کۆمەڵاسی و ڕوون کردەوە بابینە سەر بابەتی چارەسەری یعنی چۆن بتوانین چارەسەری دۆخێکی وا بکەین گەنجێک کەسێک ئافرەتێک پەنا نەباتە بەر ئەو خۆکوشتنە هەر کەسێمان لە لای خۆمانەوە ینی دەوروبەرەکەی خۆمان یعنی لە کەسی پلە یەک و دوومانەوە بگرە بە پێی توانە و کاریگەری خۆت بتانی طبعا هۆکارەکان زۆرن باشترین هۆکاریان ئەوەیە کە پەیوەندیەکان زۆر بەهێزکەی چۆن لە شریعەتی شاسی لێ ڕەحم باس کراوە یعنی ئەم پەیوەندی بەهێزکردنە ئاسۆیەکە و ستونیەکەی لەگەڵ خوای خۆت وش ئاسۆیەکەشی لەگەڵ دەوروبەرەکەی خۆت بەهێزی بکەیت تەکنیکی تایبەت هەن مەسەلەن بۆ ئەبێ باوکێک یان خوشک و برایەک پەیوەندیان باش نەبێت بۆ ئەبێ باوکێک با عیلاقەیەکی چاکی هەبێت لەگەڵ کچەکەیە با دۆست و برادر و هاوڕێ و ڕەفیقی بێت با ئەگەر ئەم بۆ نمونە ئەگەر ئەم کچە هاوڕێیەکی کوڕی هەبوو با براکەی بێ با باوکی بێ تۆ فەراغێکت بۆ دروست کردووە ئۆتۆماتیکیان هەر کوڕێک لە دەرەوە پێی بڵێ تووشی لادان دەبێت ئەچێ بە شوێنە ئیتر دەی بەرە سەر ئەکێشێت تا ئەگاتە حاڵەتی ئەو پەڕەکەی کە مەسەرەن ئێستا ناوی خۆکوشتنە بۆ نمونە تۆ ئەگەر لە دەوروبەری خۆتەوە توانیت باشترین عیلاقە باوکەکە دایکەکە بتوانێت لەگەڵ کوڕەکانە باوکە بتوانێت لەگەڵ کچەکانیا هەمووی بە تێکەڵ عیلاقەیەکی چاک هەبێ ئەو فەراغانە پڕکەنەوە وەکو هاوڕێ و ڕەفیق بن خۆ ئەمە نەهی نەکراوە لە هیچ شریعەت و ئاینیشان نەهی نەکراوە بەم شێوازە تەعامل و ڕەفتار لەگەڵ دەوروبەرەکەتە ئەگەر بەو شێوازت کرد ئەم مناڵە بە بێخەمی بەبێ هیچ فەراغێک ئەچێتە دەرەوە بەرگەی فشارەکانی تریش ئەگرێ ناچێ ینی تووشی انحراف نابێت باشە
مامۆستاجا من کاتم کەم ماوە بە پوختی ئەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام بە چارەسەری داناوە لە ژیاندا بۆ بەرژەوەندی کۆی مرۆڤایەتی و ژیانی مرۆڤ چییە؟ بەڵێ دیارەگە هەر تەمەشای قورئان بکەین خوای پەروەردگار لە سەرەتای سوورەتی الجومعەدا باسی ئەوە دەکا هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة. يعني لير كان دابريتي لمسألة تزكية وتعليم يعني تربية وتعليم يكمين شد ك چارەسەری خۆ کوشتن و خەڵک کوشتن بریتێ لەوەی کاراکردن و بایەخدان و ڕێگا پێدان بەدیتنی ڕۆلی مزگەوت وەکو خۆی کە هەیە نەک تەنها خوتبەیەکی لێ بکرێن نوێژی بکرێن بەڵکم لێ بگەڕێندرێت چەندین کۆڕ و کۆبنەوە سیمینار بکرێتن لەلایەن مامۆستایانی میسانن کە شارەزا و لە بواری توێژینەوەی کۆمەڵایەتی لە بواری مەسەلەی پزیشکی دادگا با بێن میسان ببەسترێتن بۆی خەڵکی ئەو گەڕەکە هەر هەمووی ڕۆشنبیر بێ هەفتانە هەبێ من زۆر جار دەڵێن باشە لە هەر گەڕەکەی 2 ساحەی تۆپانێک کرا قەید ناکە گەنج بەو قاعەیەکیش نەکرێ بۆ سیمینار بۆ ڕۆشنبیرکردنی خەڵکی لەلایانی پزیشکی لەلایانی یاسا لەلایانی شریعەتی ئیسلام لەلایانی مەسەلەی هاتوچۆ لەلایانی هەم بوارەچیدا با قاعەیەکیش بکرێ وەکوەوە وەکو ساحەی گۆڕەپانی تۆپانێکەکەی نێنێکەمیشت کاراکردن و بایەخدان و ڕێگا پێدان بە هەستانی دەوری خۆی مزگەوت ئەمە یەک دومین شت کردنەوەی چەندین سنتەرات لۆ ڕۆشنبیرکردنی خەڵک بە تایبەت لەو دیاردەیە کە ئاگداریان بکەن و لە ترسناچی ئەو دیاردەیە کە میسانن کە بە خەمخۆری دڵسۆزی و خەمخۆر و دڵسۆزێکی چاچیان لەبوو دەستەبەر بکەن بۆ ئاراستەکردنی خەڵک لە بۆ لایەن چاکردن و باشکردنی و هەروەها خاڵەکی دیکە یعنی ڕێگا نەدان ڕێگەگرتن لە شتی فەساد لە خراپەکاری چ ئەو ڕاگەاندەی لەگەڵ ڕێز احتراماتمەتم کە خراپە فەسادەکاری دەکاتن دەبین زۆر جارەوەی ڕاگەاندن هەبووە بۆتە سەبەبی و کابرا خێزانی خۆی بکوژی لەبەرەوەی لە ڕێ ئەو ڕاگەاندنەوە فێری خیانی زەوجی بووە لە ڕێ ئەو ڕاگەاندنەوە فێر بۆ ژن مچی شکایەتی لە پیاوی بکە لە ڕێ ئەو ڕاگەاندنەوە بۆتە مای ئەوەی کچووکڕ لێک کچوو بابلێک بکە بوویتە مەشاکیل تاکە شەخصێ تەلەڤیزیۆن هەیە بە کەیفی خۆی شت دەکاتن مقدساتی ئەم خەڵکە دەداتن خەڵک بەرەو ئاقارێکی خراپ دەبە خێزانی بەرەو تێکدان دەدا کەس ناڵێ ماڵ دەچێ بەڵێ کەواتە ئیسلام دێتن میسانن لۆ دەفەرمێ ئەمڕونە بالمعروف وینهون عن المنکر دەبێ ئەمر بە چاکە بکرێت نەهی لە خراپە بکرێت بەڵام بەداخەوە لەو ڕاگەاندانە یعنی ڕێگری دەکرێت لە چاکەکردن فەرمان دەکرێت بە خراپەکردن ئەمجە بە ڕاستەوخۆ بێ یان بە ناڕاستەوخۆ بێتن ئەمە واقعە کە دەیبینین و هەروەها دەیبینین و هەروەها باشکردنی بار و گوزەرانی خەڵک بژێوی خەڵک تەماشا دەکەی ئیسلام هاتووە چ لە سەردەمی پێغەمبەر یوسف عەلەیهی سەڵات وسەلام کاتێ خەزێنی وڵاتی دەکەوت عەدالەتی دروست دەکات عەدالەتی اقتصادی عەدالەتی حکومەتی خەڵک هەموو دەبوژێتەوە خودی خۆی گوناح کەم دەبێت تاوان کەم دەبێتن ئەتۆ کە گوزەران و یەک لە هۆکارەکەوتمان اقتصادی ئیسلام دێتن چ دەکاتن زەکاتی دانایە و هەروەها یارمەتیدان سەدەقە ئەو یارمەتیدانی خەڵک و فەقیر و هەژاری دانایە هەمووی وەک بەیەک چاویدا تەمەشا کردیە یعنی ئیسلام دێتن باشی گوزەرانی خەڵک ئیهتیمام پێدەداتن نان و ئاو بۆ خەڵک دابین دەکات دەرمان بۆ خەڵک دابین دەکات ئەتۆ دەرمانت نەبی نانت نەبی هەموو شتیشت دێگرانبی زەریبەت لەسەر زۆربی عریزەکی بە 25,000 دیناری ئەوە بکەی ئەو جاخر ئەوە چۆن گوزەران و باشی خەڵک کە باش نەبوو خەڵک هەموو غەمی دەبێ پەنا دەباتە بەرشتی خراپ جاکە ئیسلام دێتن بار و گوزەران و اقتصادی خەڵک باشێت مەشاکی سەری عومەری کوڕی عەبدولعەزیز گەنجێک نەبوو میسانم بێ برێکاکە من ژنم نەهینایە بە پارەی بێت ماژین و هینایە نەک هەر ئەوەندا نابیناکان خاوەن پێداویستیەکان نەفەری بۆ گرتبوون بیهینی بیباتن ئەوانیش نەمابوون پارە هەر هەبوو حتا ئەوەندەشنا گەنمی بکڕن لەسەر چیاکان ڕووکەن با خەڵکێکی نامسلمان نەڵێ تەیرەکانی مسلمانانی وڵاتی مسلمانان بێدان و بێنانن سبحان الله ئەگە وا بوو خودی خۆی وڵات هەمووی دەبتە شامی شەریف ئارامەیەک بەس ئەم وڵاتە ئەوانیش ئیسرعات دەکەن بەڵام ئەوان نانێ ئیسرعاتی خەڵک بکاتن بەڕاستی زار گوزەران باشکردنی خەڵکو و ڕۆشنبیرکردنی تاک و تێگەیاندنی خەڵک لە پەروەردەی وەکوکو پێغەمبەر هاتووە عەلەیهی سەڵات وسەلام ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وشي قوتمان لمن هزي پەروەردەی معقولە دەسەڵاتدار هەیە گوتیتی سوورەتی ئەوەی لابە قڕیشی لابە لەبەرەوەی باسی ئەوەی دەکە سوورەتی فیل لابە فیل
لێوە باسی ئەسحاب فیل دەکات باسی جێش و ئەبڕەهە دەکەوەکە هاتیە بە کەیفی خۆی قسان دەکات قاتل و یقتل و نازانی ئاەتی بخوێنتەوە ڕخنە لە قورئانێدا دەگرێتن ئەمە چۆن دەکرێتن بەو شێوازە پەروەردە ئەوە ناکرێت دەبێت خەڵکێک بێتن ئەهل بێ شایستە بێ خەبیر بێ بتوانێت خەمخۆر و دڵسۆزی ئەم گەل و میلەت و ئەو جیلەی ئەو کۆمەلگا بێتن بتوانێت نمونەک و نوخبەتی جوان سبەینی پێشێ بتوانێت چۆن حاکمڕانیتی و حکومڕانتی وڵات بکاتن بوو بە حاکم بوو بە دکتۆر بوو بە مامۆستا بوو بە مهندس بوو بە معلم بوو بە مقاویل کەسێکی پاک و خاین و ڕێک پێچی لێ دەرچێت جا دەتوانین لە ڕێی خوێندنەوە ئەو ڕێگارش بگیرێ بەر بتوانی کە هیچ نەبێتن کەمی بکەوە ئەگەر بن بەڕیشینەکەی بەتەواوی. زۆر سوپاس بۆ هەردوو ڕێزان مامۆستا نامی قەنارەیی بانخواز زۆر بەڕێز مامۆستا جەمال هەورامی کۆمەڵە سوپاسان دەکەم کە میوانی بەرنامەی من بوون لە پایتەختەوە. سوپاس بۆ ئێوە خۆشەویستان سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەی شتیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ دەست خۆش.